لە ڕاگەیاندنەکەی ئۆفیسی سەرۆکوەزیری عێراقدا لە پاش کۆبوونەوەکەی حەیدەر عەبادی لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستانی عێراقدا ئاماژە بە پەرۆشی کراوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا و جەختیش کراوەتەوە لەوەی سامانە سروشتیەکانی وڵاتەکە ماڵی هەموو عێراقیەکانە. مەسعود بارزانیش لە لای خۆیەوە گوتوێتی ئەم سەردانەی بۆ بەغدا وەک پشتیوانیە بۆ عەبادی و حکوومەتەکەشی و هەروەهاش بۆ لادانی تەواوی تەگەرەکانیشە. دکتۆر ڕێبوار فەتاح شیکەرەوەی سیاسی لە ئەستۆدیۆی لەندەنەوە ڕاستەوخۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر ڕێبوار سوپاس بۆ ئامادەبوونت و سەرەتا دەمەوێت بزانم ئایا ئەکرێ سەردانی ئەم شاندەی هەرێمی کوردستان بە سەرەتایەک بۆ ڕەوانەوەی ناکۆچیەکانی نێوان هەولێر و بەغدا ببینرێ؟ ئەویان بەڕاستی پرسیارێکی زەحمەتە. من وای نابینم کە ینی کێشەکان بڕەوێتەوە. دیارە شاندەکەی کوردستان لەژێر فشاری نێودەوڵەتیە سەردانی بەغدای کردو، چونکە کۆمەلگای نێودەوڵەتی وەکو ئاگادارین ئەیانێ شاری مووسڵ کە پێگەیەکی زۆر گرنگی داعیشە لەدەست داعیش دەربێنن. ئەوەش بە تەنیا ئەگەر هاواهەنگی لە نێوان هەولێر و بەغا نەبێ ئەو کارە ناکرێت. دیارە و سەردانانەی مەسعود بەرزانی بۆ وڵاتانی ڕۆژاوا هەرچەنگە ئێمە ئاگامان لێنێ لە پشتی پەردەوە چی ڕوویداوە، بەڵام دیارە فشارێک لەسەر مەسعود بەرزانی هەبووە کە سەردانی بەغا بکات و کێشەکانی لەگەڵ بەغا چارەسەر بکات. بەڵێ دکتۆر، ئەو هەماهەنگی کە جەنابەت ئاماژەی پێدەکەی لە نێوان هەولێر و بەغدادا بۆ ئازادکردنی مووسڵ لەسەر چ بنچینەیەک دەبێت؟ ئایا پێت وایە ڕێکەوتنێکی بەرفراوان بێتە ئاراوە بۆ ئایندەی مووسڵ و متمانە بەوەی کە کورد لەو ناوچانەدا بمێنێتەوە کە تیایدا بووە؟ یعنی ئەوەی کە ڕۆیتەر نووسی بووی حکوم بە حساب عەبادی بە مەسعود بەرزانی وتووە نابێ ڕزگاکردنی ئەو ناوچانە بکات بە بیانوەک بۆ ئەوەی ئەو ناوچانە بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە دەسەڵاتی کوردەوە. یعنی ئەمەگەی کە لە میدیاکانە دەرکەوتبێ ئەوەیە بەڕاستی، بەڵام دیارە ئەوەش کەوتۆتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر شتێکی وە هەبێت. ئایا ئەتوانێت ئەو ناوچانەی کە ڕزگارێکە داگیرێکە تیا بمێنێتەوە؟ ئایا چ ناوچەیەکی ڕزگارەکە؟ ئایا تەنها ناوچە کوردیەکانی مووسڵ ڕزگارەکە یان خۆی خاتە کێشەی عەرەبی سونە و ئەچێ گوندە سونەکانی داگیرەکە کە بە بۆچوونی من هەڵەیەکی زۆر گەورەیە. باشە، ئەگەر وا بێ دکتۆر ئیدی چ پێویست دەکات کورد بەشداری لە شەڕی مووسڵدا بکە؟ یعنی گومانیتیانە کە کۆمەلگای نێودەوڵەتی ئەیەوێ کورد بەشدار بکێت. مەسعود بەرزانیش دیارە بەڵێنێکیەوە بە کۆمەلگای نێودەوڵەتی کە هێزی پێشمەرگە بەشدارە بێ. من بەبێ ئەوەی کە هیچ ڕێکەوتنێکە بێ لە بینی هەولێر و بەغا، لە بینی هەولێر و کۆمەلگای نێودەوڵەتیە بەکارێکی باشی نابینم کە خوێنی پێشمەرگەی کوردستان بڕێژێ بۆ ڕزگارکردنی ناوچەیەک کە بەڕاستی ناوچەیەکی ینی ئیشی کورد نییە وەکو هەرێمێک ڕزگاری بکەن. بەڵام دکتۆر، با وەکو گریمانەیەکیش دای بنین بڵێن ڕێکەوتنێک کرا، ئەو ڕێکەوتنە بەپێ ئەو خواست و مەرجانەش بوو کە کورد خۆی دەستنیشانی دەکا. بەڵام متمانە چی دەبێت بۆ قۆناغی پاش مووسڵ ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێ لە کاتێکە یانی ئەگەر لە 2023ەوە هەتا ئێستا بڕوانینە ڕێکەوتنەکان هیچیان جێبەجێ نەکراون؟ ڕاستە نەخێر هیچ متمانەیەک نییە کە ئەوانە جێبەجێکرێ. تەنها بتمانە ئەوەیە کە ئابێ کورد ماڵی خوێڕێک بخات، بتوانێت بێ بە هێزێکی کاریگەر لەو ناوچەیە ئەو خوێڕێک بخاتەوە، هەم ئیدارە و هەم هێزی سەربازی بۆی بتوانێت کە خۆی ئامادە بکات بۆ شەڕی داهات. و دیارە هێز نەک تەنها لە کوردستان و لەمڕۆ بەڵکو لە مێژووە کاریگەرەیەکی زۆر زۆر گەورەی هەبووە. خۆگەر هێزی پێشمەرگەش نەبووە هەومان نەزانین ئێستا داعش کوردی کردبوو بەسەر سنوورە. یعنی ئەوە پەیوەندی بەوەیە ئایا چەند سەرکردایەتی کورد کە من هەرچی هیوا هەبێ پێم نەماوە ئەتوانێت خۆڕێک بخاتەوە. شەڕی داهاتوو لەگەڵ چییە؟ لەگەڵ حەشدی شعبی یا لەگەڵ حەشدی وەتەنی یا لەگەڵ داعش؟ گومانیتیانە ئەوانە هەمووی کراوەتەوە بۆ شەڕکردن. بە بۆچوونی من گرنگترین شەڕ کە کورد تووشی ئەبێت دوای ئەوەی ئەگەر داعش وەکو هێزێکی سەربازی بڕوە، دیارە وەکو هێزێکی ئایدۆلۆژی ناڕوە، وەکو هێزێکی سەربازی بڕوە، هێزی ئەوەی کە پێڵی میلیشیا شیعەکانە بێت. چونکە وەکوی بینین لە چەند ساڵی ڕابردووە ئەوەتی کە حەشتی شعبی بە فتووە دامەزراوە، بەشێک لە
لە وتارەکانی هەڕەشە بووە لە کوردستان و لە هێزی پێشمەرگە ئەگەر ئیدارەی هەرێمی کوردستان خۆی ڕێک نەخات سوپای خۆی ڕێک نەخات هێزە سیاسەکان یەک نەبن زۆر زەحمەتە بتوانەوە شەڕیان پێ بکرێت. لە وەڵامی پرسیارێکی پێشووتردا گوتە پێویستە کورد ناوماڵی خۆی ڕێک بخاتەوە دەرفەت ماوە بۆ ئەو ڕێخستنەوەی ناوماڵە یان نا زۆر بە کورتی تکایە. ینی ئەگەر سەیری شاندەکە بکردایە کە بۆ بەغاچ و ئەوە ناڕێکی و هەڕەمەچی هێزە کوردەکانتە دی لەوایاناکە گۆڕان بەشداری نەکردبوو کۆمەڵی ئیسلامیش کۆمەڵی ئیسلامیش بەشداری نەکردبوو سەرباری ئەوەش کێشەیەکی دکتۆرشەوە کە وەختم نەما زۆر داوای لێبوردن دەکەم زۆر سپاس دەکەم من سپاس زۆر سپاس دەکەم. باوای